ئەو نەخۆشیە لە لای ڕانیەوە هاتبوو لە خەلۆکەکەی ئیلتیهاباتێکی زۆری کردبوو داخل کرابوو لەوێندەر دوای پێ نەتوانرابوو لە خستەخانەوەی ئەو مەنتیقەی عەمەلیات بکرێ ڕووی لە میهرەبانی کرد ئەو نەخۆشیە مەشاکلی گەلێک زۆری هەبوو یەک لە مەشاکلەکان دڵی تەواو نەبوو لەسەر حەبی پلادێکس بوو هەروەها شەکرەی سێمانجەکەی 9.7 بوو شەکرەی سێمانجەکەی زۆر بەرز بوو بەس حالە طارئ بوو نەخۆشەکە لە مردن بوو ئەوەندە ژانی زۆر بوو هاتین بە جیهازی ئەمری لاپرۆسکۆپی دەمەشاوە ناوهێناویەتی عەمەلیاتێکی جوانمان لەبەی کرد دەبینین ئەوە بۆبێنی بووە ئەوە تەمەشا ڕێخەلەکۆرەکەی بکەن ڕەنجی تەواو تێک چووە ڕەنجی گۆڕدرایە ئەوە ئەگەر عەمەلیاتی لێ نەکرابایە ژیانی دەکەتە مەترسی لۆیەکە تیمی میهرەبانی لە ئیشە جوانەکانیدا بەردەوامە خزمەت خێر خۆشی ئەمێرێک پێشکەوتوو ئەو بەریگاشووری تەمەشاوە هەم کەوی دەکا هەم لێ دەکاتەوە ئەبەو شێوەیە ئەوها وردە ئەوە ڕێخەلەکۆرەکەی تی هەتا سەر ئەساسەکەی دەڕۆی تەمەشاکە لەبەر ئەوەی پلادێکسی وەرگرتیە دەبی زۆر بە حەزەر بین نێری نەزیب ببیتن شیشی جوانی لۆ بکرێ بە پشتوانی خۆی گەورە ئێستا ئەو ڕێخەلەکۆرەشی لێ دەکەینەوە دەبینین خۆشەویستان ئەوە کو داوی لێ دەدەم لەو ڕێخەلەکۆرە تەمەشاکە بزانە ئەوە پێی دەرێت ئیشجوانی لە میهرەبانی ئەبەوەی گرێەکەم بەتیە داوەکە لە ژۆرەیە دیتان ئەوها خنکاندمان ئەوە ڕێخەلەکۆرەکەمان خنکان ئەو بە داوی ئەوجا ئامێرێک کەشمان هەیە خاص لەبەوەی کە تۆندی بکاتن ئەوە پێی دەرێت نۆت پوشەر ئەو ئامێرەیە تەمەشاکە دەبینی ئیشی چییە ئەو بەس ئیشی ئەوەیە گرێەکەی تۆند دەکات ئەوە نۆت پوشەرەکە بسم الله اللهم لا سهل إلا ما جعلته سهلا وأنت تجعل الحزن إذا شئت سهلا أو أميرش كده بين جوري بيدين سيزر مقاس تمشاكا أو أميرة ما برد جوريكا أبو شوي داوكي دبسينين لما كردوا تمام بسم الله الرحمن الرحيم أنا خوش من نخوشي شكري هبو رجعنا زيادة لبسبين وحدة أنسوليني ورقة شكري دريش خاين وهروها ضغط شي هبو فتح صدري بكرابو وسجاران عملياتي قسطري بكرابو لقلب بالون بتمنى يجبو يعني خطوري زود بو عمليات فاز بو خواي جورا بهوي هبوني أجهزة طوا ودرماني طواوتي لخسخاني مهرباني تواني ما بنجاكي بينه سپاسی کاریکتۆر لێری شەکەین دەستی خۆش بێ بۆ عملیاتێکی جوانی بۆ کرد بە لاب کردمان بە ینی بە هەڵدڕین نەمان کرد الحەمدوللا نەخۆشەکەمان ئێستا زۆر باشە و سپاس بۆ خوای گەورە هەر هیچی ناوێ عینایەشی ناوێ سپاس بۆ خوای گەورە زۆر بە سەلامەتی ئینشاڵڵا ئێستا ئەیدرینەوە سێرێ دەستی هەموو لایەک خۆش بوو بە هیوای سەلامەتی و ئینشاڵڵا لەشساغی بۆ هەموو لایە بە تایبەتیش نەخۆشەکان و دکتۆرەکانی میهرەبانی طبيعي عائلەکەی ماشاءالله یان لێبێ عائلەیەک زۆر مؤدب ڕێکوپێک سپاس بۆ خوا لە ڕانیەوە هاتبوون و هەموویان موافق بوون لەسەر ئەو خطورانەی کە پێمان وتن مثلا وەکو ئەوەی کە خوا نەخواتە گەر داخل بێ بە چاودێری شڕ بەڵام سپاس بۆ خوای گەورە هەم عائلەکە سپاس بۆ خوای گەورە ڕێکوپێک بوون موافقەیان کرد هەموویان بە دوو کوڕ و بڵێن کچەکانیەوە والحمدلله عملیاتەکەشی بە سەلامەتی و بە ڕێکوپێکی تەواو بوو سێجار قەستەرەکرام شەکرەشم هەبووە ئەوجا عەمەلیاتی گەورەم کرد فەتح سەدر پێشتر خۆشەویستان سێجار قەستەرە کرا فەتح سەدر کرایە بەڵێ شەکرەکی زۆر هەبووە بەڵێ لەسەر ئینسۆلینێکی زۆر بووە عەمەلیاتێکی زۆر خەتەری هەبووە بەڵام بە شارەزایی و بەلێزانی دکتۆری مخەدیری میهرەبانی کە دکتۆر عەبدوڵڵا تەیب لۆتان باز دەکات کە چەند ئیشێکی جوانی کردی و چەند ئیشێکی گەورەمان کرد و عەمەلیاتی ڕیخەلەکۆرەکەشمان لەبۆی کرد کە بۆگەنی ببوو چونکە شەکرەی هەبوو پاش ئەوەی کە نەتانرا بوو لە چەند شوێنێکی بکرێتن ڕووی لە میهرەبانی کرد بەبێ ئەوەی زجی شەق بکەین عەمەلیاتی ڕیخەلەکۆرەی بەو ئامێرە سەرکەوتوو باشانەی کە خێرخوازان دابینیان کرد لە خستەخانی میهرەبانی تانیمان ژیانی ئەو پلەی بگۆڕین چەند سوودمەند بووی لە میهرەبانی زۆر مەمنونم زۆر دەستان خۆش بێ قەلبتان ساغبێ چ دەرێ لە بۆ ئەو خێرخوازانی کە پارەی خێریانی نەتی ئێرە دەستیان خۆش بێ قەلبیان ساغ بێ خوا ئەمریان درێژکە ئەگەر میهرەبانی نەبا ئێستا تۆزعت کوو بوو یانی وەڵای زۆر هیلاک بووم ئەمە زۆر هیلاک بووم چەند ژانتە باسی ژانەکە خۆتمان وەڵای لە سەعات 11 ئازارم هەبوو هەتاکو ئەو کاتێ عەمەلیات کراوە ئەو ژانە لە کۆر بووەوە
ئێستا ئارەوەڵا ئێستا باشترێکم بەس جارجارە پێچێکی پێدا دێت تۆزێک ئازاری دێ نانت خوارد؟ ئێستا ناوەڵا تا دەرزی لە خۆم دەدەم ئێستا دەرزی لە خۆم دەمزانایی دەخۆم نان پێ دەخورێ؟ وڵی ئێستا تۆزێکی دەخۆم ئەو ژانە توندەی زگت ما بوو؟ ناوەڵا ئەو ژانە توندەی زگت نەمایە؟ ناوەڵا چەند دڵت خۆشەکە لە میهرەبانی خزمەت دەکرێت؟ وەڵا زۆر وەصفت چیە لە بەو ستاف و کارمەندەکانی خەستەخانێک ئەو خۆش بە قەلبیان ساق بێ ئەمریان درێژ بێ زۆر مەمنون کوو بوو خزمەت گوزارەکانی وڵی زۆر باش بوون لە ڕووی سعرەوە کو دەبینی چەند یارمەتی خەڵکی دەدەن وڵی زۆر باشن دەرێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی میهرەبانی دڵسۆزی و لێزانی